ڕابردوویەک لێو ڕێژ و پەڕ لە عیشق و عروج و جوانی ئێستایەکی سیخناخ لە خاڵی بوونەوەی کللتور و زمان و بەها داهاتوویەک یەک پارچە تەم و تاریکی و مەوجی سەراب سەیرە بێنۆشینی شەراب خومار و بێئاگا و مەستین دڵشکا و بێحەوسەڵە و زیز و پەستین خوددا خۆت لوتفێ کەرەمکە تا لەم خەوە قوڵە هەستین بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاڵە ڕێناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. ساڵانە لە هەرێمی کوردستان بە هەزارەها دەرچووی زانکۆ و پەیمانگاکان نەبوونی دامەزراندن و هەلیکار بەرەو پیۆمان دەبات. گرفتەکانی دەرچوانی دانەمەزراوی زانکۆ و پەیمانگاکان سەیەکەمەکانی هەرێمی کوردستانی زانکۆ و پەیمانگاکان تەوەری ڕایەڵەی ئەمڕۆیە بە میوانداری هەرێکێک لە بەڕێزان کاک هاوڕێ قادر نوێنەری دەرچوانی دانەمەزراو هەروەها مامۆستا ئەحمەد جەمال مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆکانی ڕایەڵە. کاک هاوڕێ چەند ڕۆژێک بەر لە ئێستا ڕوونتر ورتر لە ڕۆژی چوارشەمەی لە هەفتەی ڕابردوو کۆنگرێکی ڕۆژنامەوانیتان ئەنجامدا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا بەستانە چی کردوە داواکاریتان چی بوو؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو لە جەنابتان و لە میوانەکەمان. ئەوەی ئێمە لەو کۆنگرە ڕۆژنامەنووسیە داوامان کرد ئێمە وەک هەندێک لە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ و پەیمانگا حکومەکانی هەرێمی کوردستانین کە بەداخەوە لە ساڵی ئاخر وەجبەمان کە 2007 بۆ 2010 دانەمەزراوین. پێش ئەوە هەموو ساڵێک یەکەمی زانکۆکان کە ئەڵین یەکەم مەبەستمان یەکەم و دووەم و سێمی سەر بەشەکانە لەگەڵ تەوابوونی خوێندنیان و دەرچوونی نەتیجە کە ئەم چەند تەلەبەیە یەکەم و دووەم و سێم بوون یەکسەر لە ناو زانکۆ و پەیمانگاکانەدا ئەمەزران. بەڵام بەداخەوە لە ساڵی 2007 بۆ 2010ەوە هیچ یەکەمێک دانەمەزراوە و 6 وەجبەیە و بەپێی دوایین ئامارەکان کە هەر خۆیان حکومەت داوای کرد ئێمە پرۆسەی بایۆمەتری ئەنجام بین وتیان کە ژمارەتان 12286 کەسە کە یەکەمی ئەم 6 ساڵان و پێویستەکە حکومەت داتان بمەزرێنێ. بەڵام ئەوە 4 مانگە پرۆسەی بایۆمەتریەکە تەواو بووە هیچ وەڵامێکی چۆن ئەڵەی لە 100%مان پێ نەدراوە. بۆیە ئێمە ئەو ڕۆژە وەک یەکێک لە هەنگاوە کرداریەکانمان کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیمان بەست و ئەمەمان بە میدیاکان وت و بە دڵنیاییەوە وتمان بە خوێندنەوە بۆ زروف و بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان فەرسەتێکی تر بدەین بە بەرپرسان کە ئەم کەیسەی ئێمە بە جدی لەسەری بێنە دەنگ و بە زووی قەرارێکی دڵخۆشکەرمان بۆ بن و ئەگەر نا قەرارە لە چەند ڕۆژی ئایندەیە ئێمە چۆن ئەڵەی ڕێکاری تر بگرینە بەر بۆ داواکاری لەو مافەی خۆمان کە لێمان زەوت کراوە. باشەکە گاوڕێ پاش دەرچوونی بڕیارەکە یەکەم جار بوو کۆنگری ڕۆژنامەوانی و دەنگی ناڕەزایەتی بەرز بکەنەوە ڕاستە؟ بەڵێ. پێش دەرچوونی بڕیارەکە هیچ کردبوونەوەیەک خۆپیشاندانێک دەنگی ناڕەزایەتی یان دەنگێک بۆ لایەنی پەیوەندیدار هەبووە هیچ کارێکی دیکەتان کردووە؟ لە ساڵانی ڕابردووە ئەوەندەی من بزانم یەکەمەکان چەند جار گرتبوونەوەیان کردووە و هەڵوێستی تریان هەبووە. بەڵام لەبەرەوەی بەگشتی کوردستان لە دۆخێکی بە چۆنەڵی بە تعبیری دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لە دۆخی قەیرانە بووە هەرچەند من لە ناو دوو کەوانەیە باسی ئەم دۆخی قەیرانە بکەین چونکە لە خراپترین دۆخەکانە بەڕاستی خەڵکانێک بە ناوی جۆر بە جۆرەوە دامەزراون لە خراپترین دۆخەکانی ئیقتصادی هەرێمی کوردستانە دنیایەک تەخشان و پەخشان هەبووە بە پارە و سەروەتی ئەم وڵاتەوە. بۆیە لەو کاتانەیە لەوانەیە یەکەمەکان بە بیانووی ئەوەی کە دەسەڵات لە دۆخێکی ناهەموارایە وەزعی کۆرۆنا هەیە نازانم شەڕی داعش هەیە مەشاکیلی گەورە بەرۆکی ئەم هەرێمەی گرتووە لەو کاتەیە زەختیان لە دەسەڵات و لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکردبێ. بەس ئێستا کە ئەبینین ئەو مەشاکیلانە نەماون و بەڕاستی فەراغێکی ڕاستەقینە لە ناو زانکۆکانە هەیە. یعنی من لە زۆر مقابلە و چاوپێکەوتنەکانە من باس کردووە تەمان ئێمە ئاخر دەرچوین کە ئەم قەرارە بمانگرێتەوە دەرچوەکانی 2022 بۆ 23 ئێمە کاتێک کە لە زانکۆ ئەمان خوێند زۆر جار مامۆستا بەڕێزەکان ئەیانوت ئێمە ئەو حیسەیە کە مەطلوبە لێمان دەرز بڵێینەوە تەنها بە نامەی ماستەر و دکتۆراکان ئەو ڕێژەیە پڕ بۆتەوە کە ئین دەرز بە ئێواڵین لە ئەرکێکی زیادە جێبەجێ ئەەکەین ئەمانەوێ فەراغ دروست نەبێت لە ناو زانکۆکانە ئەمانەوێ پرۆسەی خوێندنی باڵا لەم هەرێمەیە تووشی خەلەل و وەستان نەبێت. زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان پێویستیان بەم دەرچۆ دانەمەزراون. بەڵێ زۆر پێویستیانە خات
هات و کاڵێ من شتێ بۆ جەنابەت ڕوونکەمەوە بۆ کەسێک کە ئەچێتە توبی گشتی تەواوەکە یەکسەر دامەزرێت لەبەرەوەی خەڵکێک کە توبی گشتی تەواوەکە توب تەبیعەتێکی هەیە قۆناغبڕیتە دکتۆرێک 2 ساڵی ئەوەڵ کە دەوامەکە لە پێگەیەکە دوای 2 ساڵی تر ئەچێتە پێگەیەکی تر ئەچێتە پێگەیەکی تر لەبەرەوەی فەراغ لە شوێنەکەی دوای خۆیان دروستە بێ پێویستە بەردەوام کە دکتۆری تازەدا بمەزرێ بۆی ئەم فەراغانە چۆنەڵی پڕ ببنەوە چونکە دکتۆرەکانی تر قۆناغ بە قۆناغ ئەڕۆن و پسپۆڕی وەرەگرن لە بوارە جیاوازەکانە ئەمە بۆ خوێندنی باڵاش بە جۆرە لە جۆرەکان ڕاستە خوێندنی باڵا شوێنێک نییە کەسەکان هەتا مردن تیا لە یەک پلەیە بمێنەوە مامۆستایەک ئەچێت ئەوەڵ یعنی ئەوائیلێک وەک ئێمە یەکەم جار ئەبێتە مۆزەف لە ناو زانکۆکانە ئیشوکارە ئیداریەکانی ناو زانکۆ بەڕێیەکە بەس ساڵێک ساڵ و نوێک مۆزەفیەکە لە ناو زانکۆیە دواتر لە ساڵەکانی ترە ماستەرە خوێنێ ئیجازەیەک وەرەگرێ بۆ خوێندنی ماستەرە خوێنێ بۆ شێوەیە مامۆستاکەی تر کە پێشتر دەرسیوەتۆ تۆ ئیجازە وەرەگرێ دکتۆرا ئەخوێنێ لە کاتی دروستبوونی ئەم فەراغانە بەردەوام پێویستە کەسانێکان بن ئەم شوێنانە پڕکەنەوە بۆ ئەوەی خوێندنی باڵا گرفتی بۆ دروست نەبێەوە کەمی مامۆستا دروست نەبێت لە زانکۆکانە بۆیە چەند جار مامۆستا بەڕێزەکان ئەمە ئاڵێن چەند جار سەرۆکی زانکۆ بەڕێزەکان ئەمە ئاڵێن و من بەڕاستی لێرەوە ئەمێ ئەو پەیامەش بگەێنم ئەبێ وەزارەتی خوێندنی باڵا و مامۆستا بەڕێزەکانی زانکۆ و زانکۆ بەڕێزەکان دەوری گەورە ببینن ئێمە لەم کۆمەڵگایە ئەبێ هێزە باش و توانە باشەکان یەک بگرین بۆ پشتیوانی لە دۆسی حەقەکان سەرۆکێکی زانکۆی بەڕێز ئەبێ ئەم دەنگەی من زۆر بەباشی بگەێنێ کە فەراغ هەیە لە ناو زانکۆکەیە کە بۆ بوونی جەوی منافەسەی بینی زانکۆکان ضرورە یەکەم و دووەم و سێمەکان دڵخۆش کرێن بۆی ئاستی زانستی زانکۆکان دانەبەزێ پێویستە ئەم داکۆکیکردنە لە ئێمەوە هەر خۆمان نەیکەین سەرۆکی زانکۆ بەڕێزەکان بیکەن ڕاگری بەشەکان بیکەن ئەوانیش هاوکاری ئێمە بن بۆی بتوانین حەقێک کە بە شایستەی خۆمانی ئەزانین و چۆن ئەڵی پێداویستیەک کە بە پێداویستی زانکۆ و پەیمانگاکانی ئەم هەرێمەیە زانین بە هەمومان پڕی بکەینەوە بە پرۆسەی خوێندنی باڵا بەرەو ئاستێکی باشتر بەرین انشاءالله با باس لە گرنگی بەشەکان بکەین بۆ ناو کۆمەڵگەی کوردی بەگشتی بەشی جیاوازمانەیە لە زانکۆ پەیمانگاکانە ئەم بەشانە خوێندنیان تا چەند گرنگە بۆەوەی لە داهاتووە کە ئەم دەرچوانە دامەزرێن خزمەتێک بە کۆمەڵگە بکەن خۆ مەرج نییە تەنها کولی توبی تەواو کرد بێ هەندەسەی تەواو کرد بێ یاسای تەواو کرد بێ بێگومان تەنانەت کۆلێژی هونەر و وەرزشیشکە لە وڵاتی ئێمە لە کەمترین ئاستایەوە کەمترین گرنگی پێدرێ بەشی خۆی جێگاگرێ لە کەرتی پەروەردە دروستە ئێمە ئەکرێ پرسیارەکە بە جۆرێکی تر ئاڕاستەی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بکەین ئەرێ بەڕاست ئەم بەش و کۆلێژانە هەمویان ضرورەتی ئەم کۆمەڵگایان ئەگەر ضرورەتی ئەم کۆمەڵگایان ئەی بۆ کارێ ناکەن کە ئەم پرۆسەیە بەردەوام بێ خۆخوای گەورە تەمەنی هەموو مامۆستای زانکۆکانمان درێژکە هەموو دکتۆر و پرۆفیسۆرەکانمان درێژکە بەڵام ئەوانیش خۆ وەفاتەکەن خۆ یان ئەگەر وەفاتکردنیش نەبێ خۆ هەیانە سەفەرەکە بۆ وڵاتێکی تر خۆ هەیانە ئەخوێنێ و پۆستێکی تر ئەی تۆ نابێ خەڵکی ترت ئامادە بێ مۆزەفی ناو زانکۆت هەبێ کەسێکت هەبێ ئامادە بێ لەم بەشە ماستەر بخوێنێ بۆی جێگەی ئەم کەسانە پڕکاتەوە بەڵێ بە دڵنیاییەوە هەمویان ضرورەتن و ئێمە باش لەوە تێ ئەگەین کە ساڵانە دەرچوویەکی زۆر لەم هەرێمەیە دەرەچێت کە لەوانەیە حکومەت وەک پێویست نەتوانێت جێگە و پێگە بۆ هەموو ئەمانە بکاتەوە بەس ناکرێت کۆلێژێک کە لە 100 تەلەبە پێکاتوە یان بەشێکی دیاریکرا و لە 100 تەلەبە لە 50 تەلەبە لە 70 تەلەبە حەسەب شوێن و بەشەکە حکومەت دەستەوسان بێ لە بەردەم دامەزراندنی یەکەم و دووەم و سێمە باشە ئێمە ئەگەر بڵین ناتوانێت هەمووی دامەزرێنێ بەس یەکەم و دووەم و سێم ضرورە هەر بۆی ئەم بەشە لە ناو زانکۆ پەیمانگاکانی هەرێمە بمێنێ بەڕاستی بۆیە و من لە زۆر شوێنی تریشە ئەمە موتووە بەداخەوە ئێمە ئەبووە ئێستا شەڕەکەمان لەسەر شتێکی تر بووایە ئێمە ئەبووایە بڵین ئێمە ئەبوو بڵین ئەی چوارەمەکان ئەی پێنجەمەکان ئەی شەشەمەکان خۆ ئێمە ئەم حەقە هەر بە خۆمان ڕەوا نابینین بڵین ئێمە کەسانێکی زۆر بەتوانین و نازانم لەوانەیە ئەم زروفەی بۆ من ڕەخساوە کە سوپاس بخوا ساڵی 2022 لە زانکۆی سلێمانی لە بەشی ئابووری یەکەم بووم لەوانەیە قەدەری خوا زروفێکی باش بۆ من ڕەخسا بێت توانی بێتم ئەم پلێ بەدەست بێنم بەس پێنجەمەکە قەدەرێک وای کرد بێ پێنجەم بوو بێ ئەبوایە ئێمە ئێستا داوا بکەین با حکومەت فرسەتی ئیش بۆمانەی تر بدۆزێتەوە
با هاوکاری بکە کە چۆن ئەڵەی ناوی ئەم چوارەم و پێنجەم و هەتا دەیەم و پانزەیەم بەسەر کۆمپانیەکانەدا بەشکا کە کۆمپانیەکانیش نەبنە خزمێنە و کۆمەڵە شوێنی تر بەڵکو ئەم دەرچوانەی زانکۆکان بە پێی مستەوا و شوێنی خۆیان فرسەتی ئیشیان لە ناوەندە جۆر بە جۆرەکانی کۆمەلگای بۆ بدۆزرێتەوە. دێمەوەلات ماوەسا ئەحمەد سڵاو لە بێم کاتۆ باش پێ وانە ئەم بارودۆخە لە چەند ساڵی ئایندەدا بەڕووی هەمومان نابتەقێتەوە؟ سڵاوی خوا لە جەنابی شت بی هەموو کاتێکی جەنابی شت باش وەڵاهی دەنگت پچرا حاڵی نەبووم لە پرسیارەکەت ببوورە. پێت وانە ئەم دۆخەی کە ئێستا خوڵقاوە لە چەند ساڵی ئایندەدا بەڕووی هەمومان نابتەقێتەوە کە دەنگێکی ناڕەزایەتی بڵندتر و گەورەتر دروست ببێ چکە ساڵی ئایندەش کۆمەڵێک دەرچووی دانەمەزراوی دیکە دێنە سەر ئەم دەرچوانەی دیکە. بەڵێ بەتەکیید نەبوونی دادپەروەری هەستنەکردنی ڕۆڵی بەرپرسیارەتی لەلایەن حکوومەت لەلایەن بەرپرسان لەلایەن سیستەمی بەڕێوەبردننی وڵاتەوە هۆکارێکە بۆ بێئومێدکردنی گەنجان هۆکارێکە بۆ کەڵەکەبوونی زۆرێکی دیکە لە گرفت و یا دروستکردنی هەندێکی دیکە لە قەیرانەکان کە هیچ ئەجر و بیانوێک نییە لە وڵاتەی ئێمە کە سوپاس بۆ خوا پرگار بە چەندین نیعمەت ئەو وڵاتەی ئێمەی دەوڵەمەند کردووە بەڵێ هیچ بیانوێک نییە من هەر ئەوە دەڵێن بەڕاستی با بەرپرسان ئەوە بزانن کە مێژوو ڕۆژەکانی خۆی تۆمار دەکا ئافرین بۆ ئەو کار بەدەست و سەرکردانەی کە بە دوای تۆمارکردنی سەروەریەکانن یانن با من ئەوە پرسیار بکەم ئەو کار بەدەست و بەرپرسە باڵانایی ئێستا کاروباری وڵات بەڕێدەبن بە هەر شێوازێک هاتوونەتە شوێنی شوێ مەگەر بەرپرسان و کەسانێکی دیکە لە شوێنی ئەوان نەبوون باشە ئەوانەی ڕۆیشتن پێشتر بە چ شێوازێک ناویان دەهێنرێ بڕواتان هەبی مەسیری ئێوەش لەوان خراپتر دەبێت بەوەی کە بە ویستی خۆتان و یا بە جۆرێک لە جۆرەکان بەڕێژ بکرێن یا ئەگەر نەشتانەوێ لانەچن هەر لا دەستن و لێرە نامێنێنەوە هەر نامەرگ یەخەتان دەگرێت بەڵام ئێوە با دەستان هەبێ لەوەی کە مێژوێکی پڕ لە سەروەری تۆمارکەن ئەمڕۆ ڕۆڵەی ئەو میلەتە چ داواکاریەکان لە ئێوە کردووە کە قورس بێ و زەحمەت بێ جێبەجێکردنی بەڕاستی داواکاریەکانیان ڕەوانە و سەرەتاییترین مافی ڕەوای گەنجان قوتابیان ئەوەیە کە چەندین ساڵ خانەوادەکەی بە هەژاری بە نەداری بە کۆمەڵێک معانات یا هەر جۆرە وەزعێک کە بەسەر ببات دێت کە خوێنی تەواو دەکات بۆ ئەوەیەتی کە تەموح و حەزێکی هەیە خولیە و تاقەیەکی هەیە جێدەستی دیاربی لە خزمەتکردنی ڕۆڵەکانی داهاتووی ئەو وڵاتە وەکو دەگوترێت باشترین سامانی داهاتووی وڵات توانا و ویستی یا حەزی گەنجانە بۆ ئەوانە لەبار ببردرێن بەتەکید پرسیارەکەت لە شوێنی خۆیەتی حکوومەت دەسەڵات بەرپرسە و ئەگەر بڵێن جۆرێک لە جۆرەکانی سام و هەیبەتی حکوومەتیشیان نەهێشتەوە دوو حیزبی دەسەڵات بەرپرسن لە هەر جۆرە قەیرانێکی دیکە کە بەرۆکی ئاو میلەتە دەگرێت کە گەنجان بیر لە گۆڕانکاری و نوێخوازی ناکەنەوە بەڕێزان لە وڵاتان گەنجان هەمیشە دەرفەتیان دەخرێتە بەردەست کە بیرۆکەی نوێدا بهێنن کە خزمەتی باشتر بکەن جگە لە تاقەی خۆیان دواتر ئێستا سیستەمی ئەوەیە کە لە زانکۆکانی جیهان پەیڕەو دەکرێت 4 ساڵ بۆ زانکۆ یەک دانراوە 5 ساڵ دانراوە توانای هەیە ئەو گەنجە کەمتر لەو چەند ساڵە بە کۆرسی هاوینە زیاتر زووتر بڕوانامەیەک بەدەستبینی بۆی جێدەستی زیاتر دیاربی چەندین گەنجمان هەیە ئێستا لە زانستی نوێ زانکۆیەکی 4 ساڵی بە 3 ساڵ تەواو کردووە زانکۆیەکی 5 ساڵی بە 3 ساڵ و شتێک تەواو کردووە بڕوانامەکەشی باوەڕپێکراوە هەموو مادە مەطلوبەکانی خوێندووە و بڕوانامەی بەدەستێناوە ئێمە گەنجمان هەیە دوای 10 ساڵ تەعین ناکرێت ئەفەرموو ئەوە وانە بێژەکان دوای 10 ساڵ جوابیان دراوە ئەویش بە قەرارێکی ئێمە لە شانی پێگەی قەراری هیچ کەسێک کەم ناکەینەوە کە جێی دەستخۆشیە بەڵام بۆ بە زەمینەیەکی لەبارتر نەبێت بۆ خەڵک مافی پێشێل بکرێ و مافی بخورێ و بە جۆرێک لە جۆرەکان ناڕزایی لێ بەرز بێتەوە تەشەبوس بە وڵاتی ئەملا ئەولا بکات تا داواکارێکی ڕەوای بۆ جێبەجێ بکرێ ئەی دەسەڵاتدارەکان بۆ خۆیان پێ بەرپرسە ئەی بۆ جۆرێک لە مساومەی یا مزایدەی ئەمنیەت و تەبای و ئاشتەوایی لە وڵات دەکەن بڕواتان هەبی ئەو جۆرە هەست نەکردنە بە پرسیارەتی هۆکاری شێواندنی هەموو ئەمانەتێک و بەرپرسیارەتێکە یا لەباربردنی هەموو حەزێکی گەنجانە. باشە کاک دکتۆر دەسەڵاتدارانی هەرێم بەگشتی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە و پلاندانە بە تایبەتی پێت وانە هیچ هەوڵێک پلانێکیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانی بێکاریە لە هەرێمی کوردستاندا؟
والله پرسیارەکەت لە شوێنی خۆیەتی یعنی خۆزیا کۆمەڵێک ئەمەل و ئومێدیان دروست کردبووایە ئێستا ئەوان لە شوێنی قەرارن باشە بەڵام بەڕاستی بەرپرسانە لەگەڵ قەرارەکان مامەڵە ناکەن و بەرهەمی سەخا و کەرەم و ڕێز و بەرەو پێشچوونی وڵاتیان لێ نەبیندراوە من با پرسیار بکەم لە خودی بەرپرسە باڵاکان با ئەوان ئەو جوابە بدەنەوە ئایا بە حەقیقەت هەستی خۆشویستبوونی خۆیان دەکەن لە دڵی گەنجان و ئایا ئەو میلەتەی ئێمە کە میلەتێکی بە قەناعەتە داواکاریەکی تەحەدیان هەیە لە ئێوە داواکاریەکی ڕەوایان هەیە سەرەتاییترین داواکاریان هەیە کە ئێوە بۆیان جێبەجێ ناکەن خۆتان بەرپرسن لەوەی کە ئەو گەنجە بە جۆرێک کەبیر بکاتەوە بۆ ئەو دیاردەی کۆچکردنی گەنجانە ئەوە گرفتێکی هەرە گەوری ئەم وڵاتە نییە کە بەرپرسان خۆیان لێ بێدەنگ کردووە بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان ڕێگا ئاسانکاری دەکەن بۆ ڕۆیشتنی گەنجان بەرەو دەرەوەی وڵات و بەجێهێشتن بۆی بەیانی ڕخنەیەک لە بەرپرسێک نەگرن ڕخنەیەک لە دەسەڵاتی حیزبێک نەگرن کە هەیمەنەت و سام و هەیبەتی حکوومەت و پەرلەمان و قوارەی هەرێمی کوردستانیشیان بە جۆرێکی دیکە شان و هەیبەتیان کەم کردەوە ئەوە دەرەنجامە سەرەتایەکانی دەبیندرێ هێشتا خواپەنامامدا ئەگەر ڕۆڵی خەڵکی خاوەن ویژدان نەبووایە و ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان نەبووایە بەڕاستی گەنجان ئەو خۆشەویستیەی کە ئەوان بەرهەمیان هێناوە کە ئەسڵەن گەنجیان وا لێ کردووە ئینتیمام خۆشەویستی بۆ خاک و وڵات و نیشتیمان نەبێ پێگەی خوێندن با بینەوە ناو خێزان بەڕێزان با من پرسیار بکەم دایک و باوچێکی دڵسۆز کە هەموو ئاراستەیەکی بۆ ئەوەیە گەنجەکەی بخوێنێت تەشجیعی بکات پێگەیەکی بۆ فەراهەم کات بڕوانامەیەکی باش و نمرەیەکی باش بەدەستبێنی ڕاستەوخۆ گەنجەکە جوابی دایکی دەداتەوە دوابی باوکی دەداتەوە لە بەردەم بوێری و زمینە سازێکی بەڵگەنەویست ئەوە برایەکەم ئەوە خوشکەکەم ئەوە لە ئەوائیلەکان بوو دەرەجەیەکی بەرزی هێنا فەرمو تعین نەبوو فەرمو لای لێ نەکرایەوە فەرمو داواکاری سەرەتایەکانی جێبەجێ نەکرا هەمووی پەیوەستە بە یەک بەڕاستی زیان لە دوای زیان گەلەکەی ئێمە و داهاتوی میلەتەکەی ئێمەیە بەڵێ تەنانەت کار گەشتۆتە ئەوەی کە یەکەمەکانی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستانیش هاواری دامەزراندن و هەلی کارەکان هەر بەڕاست ئەمە لەکوێی دنیاە هەیە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە یەکەمەکان ئەسڵەن خەڵاتی ڕێزلێنانیان پێ دەدرێ و ناویان لە لیستێک تۆمار دەکەی کە بە گەنجی داهێنکار و دەرفەتی دیکەی کار وەکو ڕاوێژکار بەکاریان دەهێنن سوود لە ئەزمون و تەجروبەیان وەردەگیرێ دەرفەتی بەشداربوون لە کۆرس و خول و دەوراتی دەرەوەی وڵات هەمووی لەسەر ئەستۆی حکوومەت بەڕێوە دەبدرێ و بەرپرسە باڵاکان خۆیان جوان دەکەن دێن ڕسم لەگەڵ ئەو گەنجانە دەگرن کە خاوەن داهێنکارین کە خاوەن زەوق و سەلیقەی جوانن بەڕاستی زۆر سەیرە من ئەگەر لێرە قسەی دڵی گەنجان بە ئاراستەی بەرپرسان بکەم باڕقیان لەو کەسانە نەبێتەوە کە ڕخنەیان لێ دەگری باڕقیان ئەو کەسانە تۆمەتبار نەکەن کە دڵسۆزی داهاتووی وڵاتیانن کە دڵسۆزی داهاتووی نیشتیمانیانن ئەوە ئێوەنە بە جۆرێک لە جۆرەکان بەرهەمی ئەو وڵاتە لەبار دەبن باشترین پارێزگاری لە شوناسی ئەو کۆمەڵگەیەمانە کە میلەتی کورد هەمیشە بە میلەتێکی قارەمان و جوامێر و سەربەرز ناسراوە بۆ وا دەکەن ئەو میلەتە بە جۆرێک لە جۆرەکان پەنا بباتە بەر ئەملا و ئەولا دوایی ئەمڕۆکە دنیا هەمووی بە یەکەوە پەیوەستە قۆنسڵی وڵاتانی دنیا لێرەنە ئەمڕۆ یونسکۆ بە شێوازێک لە شێوازەکان ئاستی زانکۆکان لە ڕێزبەندی ئەوە زانکۆکانی وڵاتانی دنیا پێشبڕچیانە بەوەی ساڵێک لە دوای ساڵ ئەوان ڕێزبەندی بەرزتر بەدەستبێنن کوا ڕێزبەندی زانکۆیەکانی کوردستان کوا ڕێزبەندی سیستەمی ئیداری حکوومەت کوا ڕێزبەندی بەرپرسە باڵاکان لە خزمەتی وڵات باشە لێرەشەوە بەشێک لە بەرپرسە باڵاکان پارەیەکی زەبەلاحی ئەم وڵاتە دەدەنە ڕاوێژکارەکان بەوەی کە بە حساب داهێنکاری و بیری نوێ بەکاردێنن من بە ئاەتێکی قورئان پێیان دەڵێم هەڵەتان کرد لە دەست نیشانکردنی ئەو ڕاوێژکارانە ئەوە تا خوای پەروەردگار بیرمان دەخاتەوە کە دەفەرمێ لە سەرزاری ئەوانەی کە بەخراپ بە ڕێگادا ڕۆیشتن نەخشە ڕێگای باشیان نەبووە سوود و ئەزمونیان لە خەڵکی خاوەن ئەزمون وەرنەگرتووە خوای پەروەردگار دەفەرمێ ئەوانە لە داخی پەشیمانیەوە دەڵێن یا لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلا پەشیمانم خۆزیا فڵان کەسم نەکردبوایە ڕەفیقی خۆم نەمکردبوایە ڕاوێژکاری خۆم نەمکردبوایە دەستەڕاستی خۆم چێ لە دەستەڕاست و چەپی ئێوەیە کار بەدەستان بەرپرسان لە خۆتان پرسیار بکەن ئەوانەی لە دەور و بەری ئێوەنە حەقیان بۆ کردوونە ناحەق ڕاستیان لێ شێواندن معاناتی خەڵکتان لا باز ناکەن ئەو هەموو گەنجە ڕەواترین سەرەتاییترین مافیان هەیە وەڵامیان بدەنەوە بەدەمیانەوە بچن بەدەیها قەیران و گرفت بۆ ئەم وڵاتە دروست کراوە هیچی ئەوە نییە کە ئەسڵەن قەیران ناویان بێ دەکرێت لە بابەتی دیکە قسە بکرێت کە زیاتر ئەو میلەتەی ئێمە کە دەسەڵاتی دیکە بەڵێ ببوورە ئەگەر بۆی کات بە میوانەکەی دیکەشم بدەم بۆی دادپەروەرانە هەردووکتان بتوان قسە بکەن لە بەرنامەکەیە هەر نەکات زۆر کات نەک هەندێک کات بۆ پاراستنی پێگەی شخصی و حیزبی هەزارها گەنجی خێر لە خۆنەدیوی ئەم وڵاتە پڕچەک کراوە لە کاتێکدا لە بەرامبەری ئەمەدا
هەزارەها گەنجی دیکەشمان هەیە پڕحەکبن پڕزانستن شەهادەی زۆر بەرزیان هەیە و لە ماڵەوە دانیشتن و چاوەڕی دەرفەتێکی کار دەکەن بەراوردێکی ئەم دوانە بۆ بکە بەڵام بە کورتی. بەڵێ ببوورە دەنگت بەباشی نابیستم بەڵام بە تەکید جیاوازی زۆر هەیە بەداخەوە یعنی ئەگەر لەسەر ئەساسی شارەزایی لەسەر ئەساسی پسپۆڕی لەسەر جۆرێک لە پێوەرەکانی کەفاءەت و شارەزایی کار سپێردرا بە کەسی خاوەن شارەزایی ئەو وڵاتەمان سەرنجامەکەی ئاوانە دەبوو بەدەیها گرفتی دیکە ئالەم وڵاتی ئێمە هەیە وەکو باسم کرد بەڕاستی گرفتەکان یعنی هیچ بیانوێک نین کە بەو شێوازە مامەڵە لەگەڵ ئەو سامانە گشتی وڵات بکرێت کە مەبەستمان پێگەنجانن جا لە سێکتەرە جیاوازیەکان کۆمەڵێک گلەیی کەڵەکە بوو هەیە کە بەداخەوە ئەو گرفتانە هێنراون دروست کراون دەستێکی پڕ لە مەسلحەتیان لە پشتە یعنی باسی بابەتی دانەمەزراندنمان کرد یا ئەو بابەتەی جەنابەت کە یەکەم و دووەم و سێمەکان وەکو ئەو میوانەشمان هەر قسەی لەسەر ئەوە کرد دەستخۆشی لێ دەکەم بۆ ئێرانە قسەی دڵی گەنجانی کرد باشە یعنی بۆ بە جۆرێکی دیکە بیر لەوە نەکرێتەوە کە هەر ئەوانەی دەرچوون بەڵێ بە تاکید دەرفەتێک بۆ کەسێک ڕەخساوە کەسێکی دیکە هەیە خاوەن توانایە ئەسڵەن پەیوەری خوێندنی یا کەسێکی دیکە هەیە لە ئاستەکان لە یەکەم و دۆمەکان نەبووە باشە با من ئەوە لە بەرپرسان پرسیار کەم دیسان و خەڵکی شاهێدە بۆ لە سلکی عسکەری بەردەوام تەعینات هەیە دامەزراندن هەیە بۆ بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک دیاردەی سەردەمی پێش و ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان ناویشین لە سەرزار خۆش نییە کە ئێمە ئەو ناوە بێنین دوو ئیدارەیی باشە ئێستاش خەڵکێک کە سەنگەر دەگوازیتەوە لەگەڵ ئەو حیزبە دامەزراندنی بۆ دەکەن بە جۆرێکی دیکە لە دەوروبەری بەرپرسە باڵاکان نزیکیان دەکەنەوە بەڵام با ئێمە لە خەمی داهاتووی وڵات بین با لە خەمی ئەوە بین کە گەنجێک توانا و قابلیەتی هەیە کاری بدەینە بەردەست و زانکۆیەکانمان بەرەو پێش بین ئاستی بینینەوە ئاستی زانکۆکانی جیهان و کۆمەڵێک بابەتی دیکە دەست خۆش کاکاوڕێ پێم بڵێ بارودۆخی خوێندکاران لە زانکۆ پەیمانگەکانە چۆنە خۆ 4 ساڵی زانکۆت خوێندووە بە چ قورسیەک و بە چ نەهامەتێک تەواویەکەن و لە کۆتاییشدا ئەمە دەرەنجامەکەی بەدڵنیەیەوە بەدەر لەو قورسی کە ئەم قوتابیانە دێتەڕێیان و بزات کە باسی ئەوائیلەکان بکەین ئێمە لەوانەیە زۆر لە ئەو کەسانەی لە ناو زانکۆ پەیمانگەکانە ئەمڕۆ خوێنن بزانن واقع چۆنە بۆیە بە دەستخۆشیەوە من کە دەستخۆشییان لێ یەکەم لە تەنیشتی خوێندنەکانە ئیشێکیان بۆ خۆیان دۆزیوەتەوە کەەوە جێگەی دەستخۆشیە و پێویستە گەنجان بە هیچ شێوەیە کاتەکانیان لە ماڵەوە بە دیار کۆمەڵە شتەوە بەسەر نەبن و لە تەنیشتی خوێندنەکانەوە ئیشە بکەن بەس لە بەرامبەرە کۆمەڵە لەم ئەوائیلانە لەوانەیە چەندین فرسەتی ئیشیان لە قیس خۆیان دابێ وتبێتیان من بە جددیەتێکی تەواو ئەخوێنم هەموو کاتەکانم ئەدەم بە خوێندن بۆ ئەوەی دوای 4 ساڵەکە یەکێک بم لەوانەی لە خوێندنی باڵای خزمەت بکەم و بەڕاستی تەسیراتێکم هەوێ بەداخەوە بەڵام کە ئەبینی ئەم گەنجە داماوە ئەم گەنجە خێر لە خۆنەدیوە نە ئەوەیە ئەم ئیشانەی کردبێ ئەم فرسەتی ئیشانەشی لە قیسی خۆی داوە و لە بەرامبەرە بەداخەوە تەعینبوونەکەش کە ساڵانی ڕابردوو هەبوو بۆ ئەو نەماوە لە کاتێکا ئەو ئەوائیلیشە و بەڕاستی هەر لەسەر قسەکانی مامۆسای بەڕێزیش کە فەرمووی ئێمە بێ ئەم سوالە بکەین کە بۆ منێکی دەرچووی یەکەم ئێستا دێم بەرگری لە خۆمەکەم ئەمە کۆی پرۆسەی قەراردان لە حکوومەتی هەرێما خاتە ژێر پرسیارەوە ئەمە پرۆسەی قەراردانە خاتە ژێر پرسیارەوە کە چەند جەهلێکی گەورە لە وڵاتە هەیە بەداخەوە ئەگەر بەرمەبنای زانستیانە قەرار بدرایە ئێمە لەم هەرێمەیە ئایا چەند پێویستمان بەوەیە مامۆستای جامیعەمان بۆ دروست بێت چەند پێویستمان بۆیە خەڵکی شارەزا و پسپۆڕمان بۆ دروست بێت لە بوارەکانە و چەند پێویستمان بەلایەنەکانی ترە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بیری لەم شتانە کردوتەوە ئایا بەداتایەکی ڕسمی پێم ئەڵێ بۆ دامەزراندن بۆ ئەلف هەیە بۆ بانیە بۆ دامەزراندن یان هەمووی لە چوارچێوەی خزمەتکردنە بە بەرژەوەندی شخصی کۆمەڵی گروپی سیاسی کۆمەڵی ئەشخاصی سیاسی وەک ئوستازی بەڕێز فەرمووی کەواتە ئەمان خاتە سەر ئەوەی کە ئێمە ڕاستە وەک گەنجی خێر لە خۆنەدیوی ئەم وڵاتە دەیان گەنج کە لە خەفەتی نەبوونی بەرنامە ئەم وڵاتیان بەجێهێشت دەیان گەنج کە لە خەمی دووبارەبوونەوەی مشکلەکانی ئەم وڵاتیان جێهێشت ئێستا ئەبێ جارێکی تر خەم لەوە بخۆی کە بەرنمەیەکی زانستیانەش نییە بۆ دامەزراندنی خەڵک لەم هەرێمەیە کە بەڕاستی ئەم هەرێمە پێویستی بە چێدا بمەزرێ کێ ئەو شوێنانە پڕکاتەوە کە زەڕورەتن بۆم کۆمەڵگایە بەڵێ باشە کاکاوڕێ خۆت باسە لەوگرێت کە بەشێکیان کارەکەن کەواتە ئەوانی دیکە بە چیەوە سەرقاڵن ئایا دەرفەتی کار هێندە زۆرە کە هەمویان کاریان دەست بکەوێت نەخێر بەدڵنیە و دەرفەتی کار ئەوەندە زۆر نییە
بەڵام من چەند جار کە ئەو یەکەم و دووەمانە برادەرمانن جاری وا هەیە قسەمان کردووە لە بینی خۆمانە هەبووە و توێتی من فرسەتی ئیشم لە قیسی خۆم داوە بۆ ئەوەی کە خوێندنەکەم ئەوەندە بەجددی بخوێنم کە یەکەم بم پێم خۆش بووە لە ئایندەیە مامۆستایەکی زانکۆ بم دەستم هەبێ لە پێگەیاندنی تەلەبەکانی ئەم وڵاتە لە ناوەندێکی زانستی وەک زانکۆیە ئەوە بکەم لەگەڵ کەمی دەرفەتی کاریشە بەس لەوانەیە ئەو بەهۆی تواناکانیەوە یەکێ بێ لەوانەی کە کار ڕووی تێکردووە بەڵام ئەم چۆنەڵی خۆی لێ بواردووە بۆی ئاستە زانستیەکەی لە ئاستێکی باڵایە بێ پلەی یەکەم و دووەم و سێمی بێنە و دا بمەزرێتەوە بەڵام بەداخەوە لە هەردوو لەم دوو بابەتە بووە نە ئیشتی کردووە لە تەنیشتی خوێندنەکەیەوە نە کە کاتێکیش ئەوە ئیل بۆ دامەزراندنی هاتۆتە بەردەم بەداخ بەدڵنیایەوە ئێمە بەتەنیا ناژین لە چۆنەڵی لە کوخێکا بەتەنیا ناژین ئێمە لە نیشتیبانێکە ئەژین کە حکوومەت و حکومڕانیەکی هەیە هەموو خەلەل و چۆنەڵی ناتەواویەک هەموو کەلێنێک لە حکومڕانی ئەم هەرێمەیە بەرپرسانی ئەم هەرێمە لی بەرپرسن بۆ کەس نایەت گلەی لە هاوڕێ بکە کارەبام نییە دامەزراندنم نییە ئەوم نییە چونکە لە سوچی ماڵەکەی خۆمە دانیشتوم بەس کە تۆ هاتیت بانگەشت کرد بۆ خۆت بۆ حیزبەکەت مەسئولیەتت گرتە سەرشانت ئەوە بە دڵنیایەوە ئەبێت تۆ ئەبێ زانستیانە ئیدارەی وڵاتکەی تۆ کاتی ئەوە نەماوە بە جەهل وڵات ئیدارەکەی کاتی ئەوە نەماوە تەنها بە توێژە لە توێژەکان وڵات ئیدارە بکەی ئەبێ بە زانستێکی قوڵەوە ئیدارەی وڵاتکەی و مافی توێژەکان بی بەدادپەروەری ئەو کاتە بە دڵنیایەوە هاونیشتیمانیان دڵخۆشە بن لە وڵاتەکە وەکوی وڵاتەکەش سەرکەوت و پێشکەوتووە بێ دەستخۆش کاک دکتۆر ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت ئایا هیچ بەهایەک بۆ خوێندن و بڕوانامە مێنێتەوە کەمە قسەی بەشێکی زۆر لە خوێندکارەکان دەرچوانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانە بمنیشەوە بەڵێ بەتەکید دەبێت بەها بۆ پرۆسەی خوێندن بمێنیتەوە فەزل و جیاوازی علم هەمیشە سەربەرزیە خوا پەروەردگار دەفەرمێت قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون ئایا وەکو یەکن ئەوانەی بە دوای علم و زانست و شارەزاییدا عەوداڵن و دەگەڕێن علم و زانست و ڕۆناچی لە ئیسلامدا بایەخی زۆری پێدراوە هەمیشە علم سەربەرزی تێدایە بۆ شەخص بۆ خانەوادە بۆ گەل و وڵات و نیشتیمانیش ئەو میلەتانەی بە دوای بەدەسێنانی پلەبەرزەکانی زانستن هەمیشە پێشنجی وڵاتان و میلەتان بوون علم سەرکەوتنە تەکنۆلۆژیایە پێشکەوتنە بەڵام بە گەنجانیش هیچ زۆرە بیانوێک نەدەنە بەردەستی ئەو بەرپرسە ناخوێندەوارانە یا ئەو بەرپرسە نابەرپرسانە بە جۆرێک لە جۆرەکان پێیان خۆشە کە میلەت کە گەنجان هەر لە تاریکی و نەهامەتیدا بمێننەوە بەڵکو زیاتر وەڵامێکی بەهێز بدەنەوە کە حەز و خولیا و ڕغبەتەکانیان لە ڕێگای بەدەستێنانی علم هەر بە بەرزی بهێڵنەوە هەر بمێننەوە بەڵێ ئەو کاتانەشی ئاستەنگ هاتنە پێش ڕێگایەکانی سەرکەوتن بە ئیزنی خوا پەروەردگار مسۆگەرترە و ئەو گەنجەی لە ناو معانات کە هەمیشە ئەو میلەتەی ئێمە و میلەتانی دیکەش لە ناو معانات و ناخۆشی و ئاستەنگدا توانیویان پێشەنگ بن وەکو ئەسێرێکی درەوشاوە دەرکەون من دیسان ئەوە و بیانوێک نییە بۆ بەرپرسان بەڕاستی ئەستۆ و ئۆباڵیان قورسە لە دنیا و لە قیامەت لێرەشەوە پەشیمان و خەجاڵەتن لە دنیاش سەرنجامێکی زۆر قورس چاوەڕێیانە بەڵام قسەم لەسەر گەنجانە گەنجان با بە هیچ شێوازێک لە شێوازەکان بێ ئەمەل نەبین بێ ئومێد نەبین ڕێگای علم ڕێگای بەدەستێنانی بڕوا باڵاکان هەمیشە حیزب و دەوڵەت و سیستەم چاوەڕێی تۆیە کاتێکە گەنجێکی بەهرەدار بووی کاتێکە گەنجێکی زمانزان بووی کاتێککە گەنجێکی ڕۆشنبیر بووی تکایە ئەو ڕێزەی کە خوا پەروەردگار بەهۆی علمەوە بە هەر تاکێکی بەخشیوە ئەوە لە دەستمەدا بە ئومێدەوە هەنگاو میلەت چاوەڕێی لە گەنجی دەربارەی دامەزراندنی سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بەڵێ بەڕێزان خۆزیە ئەو پێوەرە قورئانیە جێبەجێکرابایە لا نوریدو منکم جەزاء ولا شکورا هەر شتێک بکەین مەبەستمان پێ سوپاس و پێزانین نییە مەبەستمان پێ ڕەزامەندی خوای گەورە و خزمەتی خەڵک و وڵات و میلەتە بەڵام ئەو بەرپرسانە ئەوەشیان پێچەوانە کردەوە ڕێک پێچەوانی فەرمایشتەکانی قورئان مامەڵە دەکەن بەڵکو هەر کارێک کە دەیکەن مەبەستیان پێدەستخۆشی و پێزانینی خەڵکە وەک بە کۆیلەکردنی خەڵکە بەداخەوە خۆزیان من ئەو قسەم نەکردبووایە خۆزیان مەدحی ئەوانم کردبووایە ئەمڕۆ دوای 10 ساڵ وانە بێژەکان دێن تەعین دەکرێن بە شێوازێکی با من بڵێم جێی دەستخۆشیە پێگەی کەس کەم ناکەینەوە بەڵام خۆزیان بە شێوازێکی دیکەی دڵسۆزی بووایە بەدەیها قەیرانی دیکە بەدەیها داواکاری دیکە کەڵەکە بووە بۆ تەنها لە کاتی هەڵبژاردن ئەسڵەن پێچەوانەی
سیستم و منهجی پەروەردە ئیسلامی پەروەردەیەکی ڕەسەنی کوردەواری مامەڵە دەکرێت و کەچی لە کاتی هەڵبژاردن زۆرێک ئیزدیواجیت دەبینێت خۆزیان لە پێناو خزمەتیان کردووە نەک لە پێناو حیزب یان نەک لە پێناو بانگەشەی هەڵبژاردن. دەستخۆش سپاس کاک دکتۆر ئەحمەد جەمال مامۆستای زانکۆ هەروەها کاک هاوڕێ قادر نوێنەری دەرچوانی دانەمزرا و سپاس بۆ ئامادەبوونتان لە ڕایەڵە ڕایەڵم پێشکەشکردن سپاردەی خوابن.